سڵاو من ئەمان نەزمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانە. لەگەڵ لە هاتنی وەرزی هاوین هەواڵەکانیش لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان گەرمن. لەلایەک لە ماوەی ڕابردوودا ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان شەڕ و تێکەڵچوون لە نێوان پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و سوپای پاسداران ڕوویدا و ژمارەیەک قوربانی لە هەردوو لا لێکەوتەوە و لەلایەکی دیکەش هەست دەکرێت جیاوازیەک لەلایەن حیزبی دیموکراتی کوردستان لەلایەک و لایەنە سیاسیەکانی دیکەی ڕۆژهەڵات لەلایەکی دیکەوە دەبینرێت. یەکیان خەریکە واز لە دروشمی ڕوخاندنی کۆماری ئیسلامی دەهێنێت و ئەوانی تریش پێچەوانەی ئەم تێڕوانینەن. هاوکات حیزبی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ بە ڕاشکاوی پشتیوانی لە هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی ئێران بە تایبەتی لە ورمێ کرد و لایەنەکانی دیکە بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد. لەگەڵ ئەو ناکۆچیە بەرچاوانەش نێوە نێوە باس لە لێک نزیک بوونەوە و تەنانەت یەکگرتنەوەی دیموکرات و کۆمەڵەکان دێتە ئاراوە. بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم پرسە و چەندین پرسی تر ڕاستەوخۆ لە ئەمریکاوە خالید عەزیزی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانمان لەگەڵە. کاک خالید ئەم کاتتان باش، یەکەم پرسیارمان بۆ دەست پێکەینەوە ئێستا لە ئەمریکاوە لەگەڵ ئێمە لەم بەرنامەیە. بۆچی لە ئەمریکان ئایام سەردانەتان سەردانێکی سیاسیە یان نەخێر؟ تەبیعەتەن بۆ من وەک سکرتێری حیزبی دموکراتی کوردستان سەردان لە ئەمریکا بە تایبەت واشنگتۆن هەمیشە دەکەوێتە خانەیەکی سیاسی و یەکێک لە کارەکانی من ئەوە بووە لەسەر ڕاستپاردەی کۆمیتە مەرکەزی کە تێبکۆشم لە کەش و هەوای ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و ناوچەکە بە گشتی تیش بخەمە سەر وەزعیەتی ڕۆژهەڵاتی کوردستان یان کوردستانی ئێران لە هەمان کاتدا تێبکۆشم لەو پەیوەندێدا ئەوەندەی بکرێ مەوزوعی کوردستانی ئێران و هەوڵ و تێکۆشانی ئێمە بۆ جێخستنی مافەکانمان کە مافەکانی دموکراتیک و نەتەوایەتی خۆمانە و لەگەڵ پرینسیپەکانی گشتی نێو دەوڵەتی و هەروەها ئەو پرینسیپانەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای لەسەر دامەزراوە یەک دەگرێتەوە زۆرتر کار بۆ ئەوە بکردرێ و لەو فرسەتە کەڵک وەربگرم خەڵک ببین و لە تەنیشت ئەوەشدا دوایین ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هاتۆتە گۆڕێ کێشەی کورد و حکوومەتی مەرکەزی هەر چارەسەر نەبووە تەنانەت تێکەڵچوون و شتیواژ لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە و لە ڕابردووشدا ڕوویداوە و لەو پەیوەندێدا پیلانەکانی کۆماری ئیسلامی لە دژی نەتەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی و ناوچەکە بەگشتی ئەوەی لە توانای ئێمەدابێ و لە چوارچێوەی بەرنامەکانی دیپلۆماسی ئێمەدا بێکاری بۆ بکەین و بۆ لایەنەکان ڕوونی بکەینەوە و تەوزیعی بدەین ئەوە بەشێک لە کارەکەی من بۆ ئەو ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لێرە لە واشنگتن. باشەکەوایە تێڕوانینی ئیدارەی ئۆباما و بەرپرسانی ئەمریکا بۆ پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چییە؟ ئەوان تێڕوانینێکی وازەحیان هەیە لەو بارەوە؟ بە پێی ئەوەی کە سیاسەتی واشنگتۆن دەمێکە زۆرتر کارکردن بۆ ئەوەی ڕەفتار و کردداری حکوومەتی ئێران بگۆڕدرێ نەک حکوومەتی ئێران وەلا بچیە استراتیژەکان ئەوەیە لە چۆنێتی قسە و باز لەگەڵ ئێمەدا لەو چوارچێوەدا تێبکۆشن بەڵوێست و بۆ چوونی خۆیان بۆ ئێمە ڕوو بکەنەوە و ئێمەژ لەوێدا بە تەشیدەوە کتومانە بە تەجروبەی 37 ساڵەی ئێمە لە کۆماری ئیسلامی دەری خستووە سەرڕای تەوافق لە پەیوەندی لەگەڵ کێشەی ئەتۆمی لەگەڵ ئێران بەڵام ئەو حکوومەتە جێگای متمانە نییە بۆ ئەوەی کە ئێوە هەمیشە لەو پەیوەندێدا نیگەرانیتان لە ئێران نەبێ و ئێران ناوچەکە نەشێوێنێ وا باشە حکوومەتێکی دموکراتیک وڵامدەر مەسئول لە تاران لەسەر کار بێ و بێگومان گەلی کورد بە گشتی و حزبی دیموکرات بە تایبەتی لە 37 ساڵی ڕابردوودا فاکتۆرەکی سەرەکی کارکردن بۆ هێنانەکایەی سیستمێکی سیاسی وا بووە بۆیە ئێمە وا چاوەڕوان دەکرێ سەرڕای خوێندنەوەی گشتی خۆتان بەرامبەر بەو مەوزوعاتی کە لە ئێران وە کوردستانی ئێران تێپەر دەبێ بێتەوەجۆ نەبن هەر شتێک لە ئێران ڕووبدا بە شەڕ بە سوڵح بە ئاڵی گۆڕ بە خەباتی مەدەنی بە شەڕی چەکداری هەر شتێک ڕووبدا کورد فاکتۆرێکی تەعین کونەندەیە ناکرێ قسە لە ئێستا و داهاتووی ئێران بکرێ بەڵام قەزیەی کوردستانی ڕۆژهەڵات نادیدە بگیرێ و لەو پەیوەندێدا مەوقعیەتی حزبی دموکرات لەبەرچاو نەگیرێ ئەوە کۆی ئەو بەحسانە بۆ کە ئێمە لەگەڵیان هەمان بووە ئەوان جۆ دەدەن بەو بەحسانە لە هەمان کاتدا ئێمە تاکید دەکەینەوە کە حکوومەتی ئێران ئەسبابی شێواندنی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە و سعی دەکا لە حەلەکەشدا ببێ بە بەشێک لەو حەلە
بەڵام ئەوەی کە وەک فاکتۆرێک ببێ لەو حەلە تەبیعەتەن دەبێ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە بەرچاو بگیرێ و وا بە ئاسانی باوەڕی پێ نەکرێ و کۆمەڵانی خەڵکی ئێران زۆرتر بەشدار بن. باشەکە خالدیانی زۆر جار جێبیستیەوە بین ئەوترێت ینی ئەمریکا پەیوەندیەکی ینی پەیوەندێکی ئەوتۆی لەگەڵ کوردانی ڕۆژهڵاتیان حیز بە سیاسەکانی ڕۆژهڵاتی کوردستانە نییە. ینی هەر بە نمونە هەفتەیەک پێش ێستا پەیامنێری ئێمە لە کۆشتی سپی لە وتەبێژی کۆشتی سپی لەبارەی تێکەڵچوونەکانی ماوەی ڕابردووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و سوپای پازاران پرسیاری کرد. ئەنی وتەبێژی کۆشتی سپی قسەکەی وا کرد کە ئەوان هیچ ئاگادارێکی و بابەتە نین. ینی بۆچی بەم شێوازە ئەمریکا خۆی دوور گرتووە لە پەیوەندی لەگەڵ حیزبە کوردستانیەکانی ڕۆژهڵاتی کوردستان. ینی ئەگەر براوردەکە بۆ شێوازە بکەین بۆچی ئەو پەیوەندی لەگەڵ حیزبەکانی دیکە لە پارچەکانی دیکەی کوردستان هەیەە لەگەڵ ئێوانیانە ینی با هەر نەڵین نییە. ئێمە ئەو عیلاقاتانەمان هەبووە بەڵام تەبیعەتی عیلاقاتی نێودەوڵەتی لەسەر بەرژەوەندی و لەسەر بەتایبەت بۆ ئەمریکا لەسەر حیفزی ئەمنیەت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دانراوە. لە حاڵی ئێستادا ئەوەی بۆ ئەمریکا لە ئەولەویەتدایە قەزیەی داعیش و شەڕ لە دژی داعیش و تێکشکاندنی داعیش و تەواوی تەئکیدەکان لەسەر ئەوەیە کە بەرەیەکی گشتگەری نێودەوڵەتی و ناوچەیی لە دژی داعیش لە گۆڕێدا بێ و لەو پەیوەندێدا نایان هەوێ مەسەلەی داعیش وەک مەسەلەی دووەم و سێوم بێتە گۆڕێ. بۆیە بە باوەڕی من زۆرتر لەو خانەیەدا مادام کێشەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پێناسە دەکرێ و مەترسیەکانی داعیش ئێستا زۆرتر لە گۆڕێدایە وا بە ئاسانی ناپڕژێنە سەر ئێران و مەوزوعاتی پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لەو باوەڕەدا هەین کە دەم و دەستگای ئەمریکایی و مؤسساتی مختلفی ئەمریکایی لێرە کەم و زۆر شارەزای ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەن. بەڵام بەرژەوەندی ئێستای ئەمریکا بەگشتی لە خانەی ئەمنیەتی کەلانی نێودەوڵەتی و ناوچەیدا دەکەوێتە سەر تەئکیدکردن لە دژی داعیش و خڕکردنەوەی بەرەیەکی بەخوە دژی داعیش. من ئاوای پێناسە دەکەم لە قۆناغی ئێستادا. ینی پێ وایە ئەم تێڕوانینە بۆ وڵاتانی دیکەی ڕۆژاواش هەر ڕاست بێت چونکە ینی وەکوە بینرێت لۆبی کورد لە لۆبی کوردی ڕۆژهڵاتی کوردستان لە وڵاتانی ڕۆژاواش کە زۆر جار ئێوە با بڵین هەمان تێڕوانینتان هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ینی دژبرن. بۆچی لۆبی کوردی ئەو ڕۆڵەی نییە لە وڵاتانی دیکەی ڕۆژاواش جیا لە ئەمریکا؟ بەگشتی کاتێک ئێمە قسە لە لۆبی کوردی دەکەین دەبێ هێندێک واقعیەت لە بەرچاو بگرین. یەکەم قەزیەی کورد قەزیەی چوار پارچەی کوردستانە کە لە زۆر بارەوە جیاوازیان هەیە و تەنانەت ڕەنگە بەرژەوەندیەکانیش جاروبار لێک جیاواز بن و لە تەنیشت ئەوەشدا سیاسەتی نێودەوڵەتی بە پێی عیلاقاتی ئەو وڵاتانی غەربی واتە ئەمریکا و وڵاتانی ئوروپایی لەگەڵ مەرکەزەکان فۆرمۆڵە دەکرێت واتە عیلاقاتی واشنگتۆن و دنیای دەرەوە لەگەڵ تارانە کە قەزیەی کوردیش لەو پەیوەندێدا دەبیندرێ. بۆیە لە حاڵی ئێستادا دروستکردنی لۆبێکی گشتگەری کوردی کە نوێنەرایەتی هەر چوار پارچەی کوردستان بە گشتی بکە من پێم وایە زۆر بە ئاسانی جێناکەوێ. باشووری کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە کەم و زۆر لۆبیەکەی بە قووەتە تەجروبێکی باشیان هەیە باشیان کار کردووە بەڵام هەمووی کاریوان بۆ باشووری کوردستان پێناسە دەکرێت و ئەوەش زۆر تەبیعیە و ئێمەش وەک کوردی ئێران بە تایبەت حیزبی دموکرات زۆرتر هەوڵەکەمان ئەوەیە لە تەنیش قبولی ئەو واقعیاتەدا چۆن بکەین بە جۆرەی پێویست و گونجان و عملی بوون لۆبێک بۆ کوردستانی ئێران دروست بکەین. بۆیە ئەگەر بڵم لۆبی گشتی کوردی ئاسان نییە ئێستا نەخشە ڕێگایەکی هەبێ پارچەکان هەرکام دەبێت لۆبی خوان هەبێ شتێکی سەیر نییە زۆرتر لەگەڵ واقعیات دێتەوە. باسی لە باشووری کوردستان کرد ینی کە وتێ کارەکانی ئەوان بۆ ئەوان حسابەکریانی پێوانە بەرەو پێشچوونی دۆزی کورد لە باشووری کوردستانە یەکێک بێت لەو هۆکارانەی کە حیزب یان با بڵێن لۆبی کورد لە ڕۆژهڵاتی کوردستان وەکو پێویست نەبینرێ لەسەر ئاسی دنیای دەرەوە ینی زیاتر تەرکیزەکە لەسەر ئێرە بێت. نا من پێ ئەوە زۆر تەبیعی ئێستا تەرکیزەکە لەسەر کوردستانی باشوور بێت. مەسەلەی کوردستانی باشوور لەگەڵ پارچەکانی دیکە بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات جیاوازی زۆرە و ئێمە ئەوە دەبێت وەک واقعیەتی قبولی بکەین. بەڵام من پێم وایە
لە تەنیشت ئەو واقعیەتەدا ئەگەر قەزیەی چارەسەری باشووری کوردستان تەنانەت بەرەو ڕێفراندۆم و دەوڵەتی سربەخۆیی کوردی بچیە دەبێ وا تێبکۆشین وەک فرسەتێک چاوی لێ بکرێ نەک وەک تەهدید و ئەوەش دەکەوێتە خانەی چەند و چۆنی تعاملی باشووری کوردستان یا بڵام هەولێر لەگەڵ تاران و ئانکارا و بەغدا و دێمەشق کە لەو حاڵەتەدا دەکرێ بڵێن ئەوە وەک فرسەتێک بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش دەکرێت کەڵکی لێوەربگیریە و ئەگەر ئێستا مەوزوعی کوردستانی ڕۆژهەڵات لە خانەی دیپلۆماسی نێو دەوڵەتیدا بە قەرای باشووری کوردستان لە گۆڕێدانە ئەوەش هەر شتێکی سەیر نییە لە دنیادا ئەگە بڵێن 200 دەوڵەت هەیە خۆ هەموو دەوڵەتەکان موقعیەتی وەگیەکیان نییە لە چۆنیەتی ڕەخساندنی فرسەت و جێبەجێکردنی میکانیزمی بەرشەوەندەکانی خۆیان لەگەڵ لایەنەکانی دیکە. بەڵێ لەو بابەتەی نێودەوڵەتی دەرچین کەمێ بگەڕێنەوە نێوخۆ کاک خالید ینی لە ماوەکانی ڕابردووە ئێمە جۆمان لە وتارێکی ئەوە بوو کە باسان لەوە کرد ڕۆخاندنی کۆماری ئێسلامی ئێران بابەتێکی هاوردێ و کاری کوردەکان نییە. ئێوە چۆن گەشتنە ئەم بڕیارە گە لە زاری خۆتانەوە بیبیسین بۆچی واستان لە دروشمە دێرینەکەی خۆتان هێنا؟ با من زۆر بە ڕاشکاوی لێرە ئەرزی جەنابەت بکەم و ئەرزی هەمووی خەڵکی بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات هەرگز لە پێرە و پرۆگرامی حزبی دموکراتدا ڕوخانی حکوومەتی مرکزی ئاوا سەریع نەهاتۆتە گۆڕێ. شعاری ڕوخانی حکوومەتی مرکزی شعار بووە بە پێی هەلومەرج لە زمانێکدا حزب بە تەبیعەتی جوڵانەوەکەی وای تەشخیصداوە ئەو شعارە بێنێتە گۆڕێ. ئەو دووهەم ڕوخاندنی حکوومەتی مرکزی لە هیچ پارچەیەکی کوردستان ئەرچی جوڵانەوەی کورد نییە، یعنی کاری جوڵانەوەی کورد نییە، لایەنێک یا جوڵانەوەیەک حکوومەتی مرکزی دەڕوخێنێک کە بۆ خۆی ئەڵتەرناتیوی دەسەڵات بێت لە مەرکەز. کوردی ئێران خەبات و تێکۆشانیان بۆ مافەکانی خۆیانە، مادام خەبات و تێکۆشانیان بۆ مافەکانی خۆیانە ئەڵتەرناتیوی حکوومەت نین لە تاران تەبیعەتەن نابێ کوردی ئێران وا خۆ پێناسە بکەن ئەگە ڕۆژێک دەستیان داچەک یا خەباتیان کرد یا تێکۆشانیان کرد یا لە ڕابردوودا ئەوەیان کردووە ئەوەڵین شت کە بەمێشیان بگا ئەها ئێمە خەبات دەکەین بۆ ڕوخانی حکوومەتی مرکزی. نا حکوومەتی مرکزی ئێستای تاران جمهوری ئیسلامی ئەگەر بڕوخێ و نەمێنیە بێگومان بۆ ئێمە فرسەتێکی باشتر دروست دەکا هەرچەند نازانین چی لێ دێتەوە، بەڵام نابێ ئێمە خەڵکی خۆمان وا پەروەردە بکەین کە ئەو خەڵکە بۆیە خەبات دەکا بۆ ڕوخانی حکوومەتی مرکزی. نا خەباتی ئێمە بۆ ئەوەیە مافەکانی خۆمان لە ئێراندا مافەکانی نەتەوایەتی خۆمان بێنین و دەست بێنین و لەو پەیوەندێشدا دۆست و دوژمن هەڵبژێرین. یعنی کەسێک موافقی مافەکانی ئێمە بێ لەگەڵی دابێ کەم و زۆر دۆستایەتی بکەین، کەسێک لەگەڵی دانەبێ هەوڵ بدەین قەناعەتی پێبێنین ئیحترافی پێ بکە. مەبەستەکەی من ئەوەیە کە لە پەیوەندی لەگەڵ شعاری ڕوخان جوڵانەوەی ئێمە بۆ مافەکانی خۆمانە. باشە کاک خالید، ینی زۆر بۆچوون لەسەر ئەو قسەیەوە کرا، ینی درا بۆچوونی جۆرا جۆر بوونی، بەڵام یەکێ لەو بۆچوونانەی کە سەرنجی منی ڕاکێشا لە نێو بۆچوونەکان ئەوەیە کە دەوترێت ئێوە بە جۆرێک لە جۆرەکان بەم هەڵوێستەتان نەرمیتان نواندووە بۆ کۆماری ئیسلامی ئێران. یەکەم سیاسەت تابعی میکانیزم و تکنیکێکە لە ماوەی خەباتدا سیاسەتمەدارێک یا حزبێکی سیاسی دەتوانێت ئەنواعی مێتۆد و شێوازی هەبێ و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێویست بێ و کۆماری ئیسلامی ئاورێک وە چارەسەرەکانی کێشەی کوور بداتەوە نەگوناحە و نەکوفرە حزبی دموکرات و لایەنەکانی دیکە نەرمیش بنوێن و سازشش بکەن. یعنی ئەوانە سیر نییە لە جوڵانەوەی کووردا هەوراز و نشی و بە تەبیعەتی ئەو قۆناغانەی کە تێیدا هەن بەشێک لە قەواعیدی بازەکەیە. ئێمە نەرمیمان لە خەبات و تێکۆشانی خۆمان بەرامبەر بە جمهوری ئیسلامی نەنواندووە. لە خەباتی مەیدەنی لە نێوەخۆی وڵات بە شاهدی خەڵک حزبی دموکراتی کوردستان لە بوارەکانی جۆرا و جۆر فعال بۆ و خەڵکی لە بێتەفاوەتی هێناوەتە دەرێ و کوتوێ دەبێت کار بکەن. لە مەیدانی حزوری پێشمەرگەدا لە ساڵانی پێشوو کاتێک حزوری پێشمەرگەی حزبی دموکراتی کوردستان لەوێ بوو دەکرێ بڵم بە بەراورد لەگەڵ لایەنەکانی دیکە حزورەکە زۆرتریش بووە. لە مەیدانی دیپلۆماسیدا کەماسی فێسابق خەبات و تێکۆشانی ئێمە ئیدامەی هەیە، لە باری مێدیاییەوە هەیە. یعنی ئێمە بازوو پەلە نەکەین لە نەتیجە گیریدا لە سیاسەتدا بە تەبیعەتی شەرایط
ئاڵوگۆڕ لە شعاردا ئاڵوگۆڕ لە بۆچووندا لە لێکدانەوەدا زۆر تەبیعیە جوڵانەوەی مەجوڵانەوەیەکی سیاسیە جوڵانەوەیەکی ئیدئۆلۆژیک و نەگۆڕ نییە ئەگە گۆڕان لە ئێراندا پێک بێ و حکوومەتی کۆماری ئیسلامی ئستعدادی هەبێ و گۆڕانکاری لە خۆیدا پێک بێنیە تەبیعی ئێمەش دەبێەوە لە بەرچاو بگرین و لە پێناو بەرژەوەندی نەتەوەکەی خۆمان لە کوردستانی ڕۆژهەڵاتدا کەڵکی لێوەربگرین. باشە کەواتە ئێوە گفتوگۆ بە ئەلتەرناتیڤ بزانن لەم دۆخی ئێستادا بۆ چارەسەرکردنی کێشەکانتان لە کاری سیاسی و لە شێوازی جۆراوجۆری خەباتدا هیچ شێوەیەک مطلق ئەلتەرناتیوی شێوەیەکی دیکە نییە. تەبیعەتی جوڵانەوەی کورد لە کوردستانی ئێران هەمیشە ئەوە بووە کە لە ڕێگای گفتوگۆ و مزاکرە کێشە لەگەڵ تاران جێبەجێ بووە. ئێستاش ئێمە لەو باوەڕەداین ئەگە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران حازر بێ بە مزاکرە و گفتوگۆ ئەو کێشەیە لەگەڵ کورد چارەسەر بکە پێویست ناکە لە هیچ لایە خوێن بڕژێ پێویست ناکە کوردستانی ئێران ببێتە مەیدانی شەڕ و تێکەڵچوون و وێرانی و دەربەدەری و خوێن ڕشتن. ئەوەی کە ئێمە مەجبور بە حزوری پێشمەرگانە لە نێوە خۆی وڵات هەین نەتیجەی ئەوە بۆ کۆماری ئیسلامی شەڕی بەسەر ئێمەدا تەحمیل کردووە و لە ئیدامەی ئەو شەڕەدا کاتی خۆی ئاتەش بەسێکی ڕسمی بینی ئێمە و دەوڵەتی کۆماری ئیسلامی لە گۆڕێدا نەبووە. جا ئەگەر وایە هەڵبژاردننی ئەو شێوازانە بە معنای ئەوە نییە شێوازێکی دیکە وەلا دەچێت. ئێمە لە حزبی دموکراتی کوردستان لە کۆنگرەی 16ەوە شێوازی فرەڕەهەندی واتە بە شێوازی جۆراوجۆر ڕوبەڕووی کۆماری ئیسلامی بینەوە ئەوەمان هێنا مەیدان و لە تەنیشت ئەوەدا کوتمان وا باشترە کۆماری ئیسلامی لەگەڵ میلیۆنها خەڵک لە نێوە خۆی وڵات ڕوبەڕوو بێتەوە با چدی کە نەڵە خەباتی کورد لە کوردستانی ئێران تەنیا خەباتی حزبی دموکرات و دموکراتەکان و لایەنەکانی دیکەیە. بە باوەڕی من ئێستاش ئێمە ئەوە بکەین لە نێوە خۆی وڵات و لە دێهاتەکان و لە شارەکان و لە دانیشگاکان و لە پارلمان و لە کوچە و کۆڵان و لە هەمووی ئەوانە ڕۆژانە حکوومەت ڕوبەڕووی خەڵک بێتەوە ئەوە خەباتێکی باشترە و زەرێکی کەمتری تێدا هەیە و باشتر متەوەجێ دەبێتەوە کە تەعامل لەگەڵ میلیۆنها خەڵک کارێکە کە ناتوانێت وا بە ئاسانی لە ژێری بێتە دەرێ. بەڵێ خالدیانی هەندێک دەڵێن بەرزکردنەوەی ئەم دروشمە یعنی لە کەوانەیەکە دروشمی ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئێران کاری کوردەکان نییە لەگەڵ هەوڵەکانتان بۆ هاندانی ڕۆژهەڵاتیەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژارنەکاندا بە تایبەتی لە ورمێ وا پێناسەیەکەن کە بۆ لەباربردننی یەکگرتنەوەی لایەکەی دیکەی دیموکراتە لەگەڵ ئێوە یعنی وەکو وترێت ئێستا خەریکە لە ڕووی ستراتیژ و گوتارتانەوە جۆرێک لە جیاوازی گەورە لە نێوانتانە هەیە. تا ئەوزەی پەیوەندەی بە یەکگرتنەوەی دموکراتەکانەوە هەیە بە شاهدی هەمووی خەڵکی کوردستانی باشوور و دۆستانی ئێمە لایەنی ئێمە واتە حزبی دموکراتی کوردستان زۆر بە ئامادەجی و ئیستعداد و بە باوەڕ و زۆر جاریش لەلایەن ئێمەوە ئیبتکار هاتە گۆڕێ کە دموکراتەکان یەک بگرینەوە بکەوینەوە سەرێک و هەر ئێستاژ من لێرە ڕادەگەیەنم ئێمە لەو باوەڕەداین تا کێشەی دموکراتەکان چارەسەر نەبێ ئەو جۆرە هەڵبەزینەوە و خراپ لێک حاڵی بوون و یا بیان و بە یەکترگرتن لەسەر بۆچوونی جیاواز ئیدامەی دەبێت و بۆ ئاگاداری جەنابەت لە ڕابردوو مێژووی حزبی دموکراتدا کاتێک بەسەرەوەکەوە بووینە ئەو شێوە قسانە هەمیشە لە گۆڕێدا هەبووە نەموزاکرە لەگەڵ کۆماری ئیسلامی ئاوا بە خەتایکی گەورە بووە نەقسەکردن لە شعار لە دژی کۆماری ئیسلامی خەتا بووە بەڵام هەمووی ئەوانە ئافەت و دەردی لێکدابڕان و ڕقابەت لەگەڵ یەکتر و یەکتر ئەزیەتکردنە دەنا لە زمانی حزبی دموکراتی واحددا بوو دکتۆر قاسملوو لەگەڵ کۆماری ئیسلامی مزاکرەشی کرد نەگوناح بوو نەکوفر بوو زۆر کارێکی باشیشی کرد جا ئایا مێتۆدەکە یا بڵێن بە لەحازی ئەمنیەتی باش ڕعاد نەکرا ئەوە شتێکی دیکە بوو ئێمە لە حزبی دموکراتی واحددا هەمووی ئەو بەحسانەمان بووە بۆیە ئەوانەی ئێستا ئێمە لە ئێستاش لە داهاتوشدا هەوڵ دەدەین بۆی کە دموکراتەکان یەک بگرینەوە ئەو جیاوازی بۆ چوونەی کە ئێستا هەیە مانع نییە لەلایەن ئێمەوە مانع نییە لەلایەن بەشەکەی دیکەی دموکراتیشەوە نابێ مانع بێ ئەگەر ئەوان بیکەن بە مانع ئەوان بە سەراحەتەوە دایان هەوێ لەگەڵ ئێمە یەک نەگرنەوە کەوە زەرەری هەردوو لای دموکرات و کوردی ئێرانیشی تێدا هەیە ئێمە ئەو کێشا و ئەو جۆرە بەحسانەمان لە کۆنگرەکانماندا بووە لە کۆنفرانسەکانماندا بووە شتێکی غەریب نییە مێژووی حیزبی دموکرات شتی وای زۆر تێدا هەیە و خۆشە و باشیشە و بە قازانجی کوردی ئێرانە
ئەگە بکەوینەوە سەرێک بە ئەو بەحسانە دەنێ خۆماندا بکەین نەگوناحە نەکوفرە هەمووی ئەوانە وشە و کەلیماتی سیاسەتی کەلانی مربوط بە چارەنووسی کوردن لە ئێران. زۆر باش ینی بەلایانی کەمەوە ئەو دروشمەی ئێوە یان ئەو بۆچوونەی ئێوە ینی ناکۆک نییە لەگەڵ ئەو جەولە چەکداریەی کە ئێستا حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات دەستی پێ کردوێتەوە. ئەو جەولە چەکدارەی کە ئێستا ئەوان دەستیان پێکردوێتەوە 4 ساڵە ئێمە هەمان بووە. پاریش پێشمەرکانی ئێمە لە نێوە خۆی وڵات بوونە، پێشوش لە نێو خۆی وڵات بوونە، لەو پەیوەندێدا شەهیدیشمان داوە، کۆماری ئیسلامیش تەلەفاتی بووە. یعنی ئەوانە هەر بووە کەم و زۆر حزوری پێشمەرگەی دموکرات لە سنوورەکان لە نێوە خۆی وڵات. بەڵام ئەو ساڵ ئەوەی کە تەلەفاتەکە بڕێک زۆرتر بوو بەرچاوتر بوو بەداخەوە پۆلێک پێشمەرگە تێیدا شەهید بوون دەنگدانەوەیەک و هەراهوریایکی زۆرتری لەسەر کرا بۆیە جەوهەری سیاسەتەکانی ئێمە هەوڵدان بۆ ئەوەی کە خەباتی مەدەنی لە نێوە خۆی وڵات بێ یا حتا ئێمە جاروبار بۆ دەوڵەمەندکردنی داهاتوی خۆمان سوئالی خۆماڵی و کوردانە و دیموکراتانە لەسەر 37 ساڵی ڕابردووی خۆمان دروست بکەین و بەدوای هەلدا بچین هیچی ئەوانە ناکۆک نییە لەگەڵ مێتۆدەکانی جیاوازی حزوری چەکداری لە نێوە خۆی وڵات با ئەمن ئاوای نێو بێنم. ئێمە هەرگز نەمان کتووە شەڕی چەکداری دەست پێ دەکەینەوە پێشمەرگە دەنێرین بۆ دەست پێکردنەوەی شەڕی چەکداری. هەمیشە کتومانە خەباتی ئێمە خەباتێکی دفاعیە پێشمەرگە لە نێوە خۆی وڵات دەبێ ئەگە هێرشیان کراسەرێ حەقی خۆیانە دیفاع لە خۆیان بکەن و ئەوانەی ئەو ساڵی لایەکەی دیکەی دموکراتیش هێرشیان کراسەرێ حەقی خۆیان بوو دیفاعیان لە خۆیان کرد کە بەداخەوە شەهید و شتی واشیان بوو. جا بۆیە ئەو جۆرە فکرکردنەوانە تەزادیان لەگەڵ یەک نییە با ئێمە ئەوانە بکەین بە تەنەوع بۆ داهاتووی دەوڵەمەندکردنی دموکراتێکی بە قووەت. باشە ینی من ئەگە پرسیارەکە بۆ شێوازە بکەم ئێستا زەمینەی بەواقعی زەمینەی یەکگرتنەوەی هەردوو دیموکراتەکە چەنە لەبارە بەم تێڕوانینە جیاوازانەتانە لەت بوون ئاسانە ئینشعاب ئاسانە بەڵام وەسەرێک کەوتنەوە دوای چەند ساڵێک شتی جۆرا و جۆر دێتە گۆڕێ ڕەنگە زەحمەت بێ و کارێکی ئاسان نەبێ بەڵام غەیرە ئەمەلی نییە. من پێم وایە هەورازن و شیوی بووە لە چەند ساڵی ڕابردوودا و من پێم وایە غەدرە ئەندامانی هەردوو گلای دموکرات کە هێندێک جیاوازی سیاسی ئێستا هاتوۆتە گۆڕی ئەوە کەم بە بەهانە ئەوە غەدرێکە لە حیزبی دموکراتی یەکگرت و غەدرێکە لە داهاتووی حیزبی دموکرات با ئەمە ئەوانە بکەین بە فرسەت بڵێن ئەگە کەوتینەوە سەرێک حزبی دموکراتی یەکگرتو بنەماڵەی گەورەی دموکراتی یەکگرتو هەموو بابەیەکەوە لە نێو خۆماندا ئەو باسانە بکەین ئەو وەختە هەر بڕیارێکماندا ئەو بکەین بە سیاسەتی حزبی دموکراتی یەکگرتو نا ئەو بەحسانەی ئێستا ئەو جیاوازیانە بەغەیری وەی کە بەهانەگرتنە بۆەوەی کە نەکەوینە سەرێک بە هیچ جوور ناتوانێت دەلیلی سەرەکی بێ. یعنی ئێمە لەسەر کێشەی سیاسی لە نەبووینە بۆ ئاگاداری جەنابەت. ئینشعابەکانی حزبی دموکرات هەم ئەوەی کۆنگرەی هەشت و هەم ئەوەی کۆنگرەی 13 هیچی لەسەر سیاست و استراتێژی نەبووە بریا لەسەر سیاست ئێمە ناکۆچیمان بواە. ئێستا کە هێندێک جیاوازی هاتۆتە گۆڕێ من ئەوە بە فرسەت دادەنێم با ئێمە جوڵانەوەی خۆمان دەوڵەت بکەین. هیوادارم لایەکەی دیکەی دموکرات حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەوە نەکەن بە بەهانە بۆ ئەوەی کە حزبی دموکرات هەردوو بەشەکەی نەکەوێتەوە سەرێک. باشە ئەمە لایەنێکی بوو لە لایەکی دیکەوە ینی زۆر جار قسە لەسەرەوە کرێت لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جۆرێک لە پەرتەوازەییان پێوە دیارە و باسمان لە ستراتیژیش کرد کە جیاوازی هەیە لە دنیابینیتان بۆ داهاتووی کوردەکانی ڕۆژهەڵات. ینی ئەگەر ئەکرێت بە کورتی پێم بڵێ بۆچی تا ئێستا نەتانتوانی و ئەم حیزبانە بە یەکەوە کۆ ببنەوە بەرەیەک دروست بکەن کە تێڕوانینتان دیار و ینی بەرچاو بێت بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان. لە کاتێکدا بەداخەوە دوو حزبی دموکرات هەیە و ئێنێرژی وزەیەکی زۆر لە زۆر بابەت جاری وایە لە دژی یەکتر بەکاری دێنین کە غەدر دەکەین لە دموکرات و لە ڕابردووی دموکرات لە کاتێکدا کە چەندین کۆمەڵە هەیە لە کاتێکدا کە چەندین لایەنی دیکە هەیە زۆر ئاسان نییە ئێمە بتوانین بەرەیەک دروست بکەین بەڵام غەیرە ئەمەلی نییە. لە ڕوانگەی ئێمە حزبی دموکراتی کوردستان پێمان وایە نەخشەڕێگای دروستکردنی بەرەیەک بۆ داهاتوی کوردستانی ئێران ئەوە بوو لە هەنگاوی یەکەمدا کێشەی دموکراتەکان چارەسەر بێ. ئەگە کێشەی دموکراتەکان چارەسەر بایە دەیتوانی کلیلێک بێ بۆ پرۆژەیەکی گەورەتر.
ئەوە بەشێکی قەزیەکە بە لە حازی تەکنیکی و بە لە حازی ڕابردووی بەڵام بە لە حازی بەرچاوڕوونی و داهاتووی مەسئلەکە لە ڕاستیدا هەمووی ئێمە ئەو حیزبانەی کە دەمێکە لە باشووری کوردستانین دەبێت تێبکۆشین لە گفتمان و قسەکردن و شێوازی خەبات و مێتۆدی جۆرا و جۆر تێبکۆشین فاسلەمان لەگەڵ خەڵک لە نێوە خۆی وڵات کەم نەکەینەوە تێبکۆشین ئەو خەبات و جم و جۆڵە مەدەنێ و قانونێکە لە نێوە خۆی وڵاتدایە بە هێندی بگرین تێبکۆشین بەحسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بێتە نێو کۆنگرەکان و کۆنفرانسەکان و کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندی بەداخەوە ئێمە دەمێکە ڕێبەرانمان دوورین لە نێوە خۆی وڵات و زۆرتر لە باشووری کوردستان ماوینەتەوە مادام ئەو دوورێ لە گۆڕێدا هەیە ڕەنگە ئیلزامات و تەحوداتی عەمەلی و مەیدانی لە پەیوەندی لەگەڵەوەیدا کە چۆن لە نێوە خۆی کوردستانی ئێران سیاست کەی و خەڵک خۆی تێدا ببینەوە برێک زەعیف بوو بێ و ئەوەش لە حاڵەتی خۆیدا کۆمەجی بەوە کردبێ کە مخاتبی حیزبەکان زۆرتر ئەندامانی خۆیان بن و ئەندامانی خۆیان ساڵهای ساڵە گیریان کردو لە کێشە و ناکۆچی لەگەڵ یەکتردا ئەوە گرفتێکی ئێمەیە و هیوادارم بە قبولی واقعیات و شەهامەتمان هەبێ ئەوانە قبول بکەین بتوانین بەرچاوڕوونێکی باشتر و عملی دروست بکەین بۆ چارەسەری ئەو کێشەیە لە داهاتوودا من بەنسبەت ئەوەش خۆشببینم گەشتبینم چون پێم وایە هەوڵ و تێکۆشان هەبێ لە ئیدامەی خۆیدا دەتوانێت نەتیجە بداتن. بەڵێ بەڕێز خالید عزیزی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ئەمریکاوە لەگەڵ مامون لە بەرنامێ. بەڵێ بینەرانی بەڕێزەوە خۆشەویست ئێمە دوای ناوبڕێکی کورد ئەگەڕێنەوەدا. جارێکتر سڵام. لە تەقینەوەیەکدا لە کەڕادە نزیکەی 400 قوربانی بەکوژرا و بریندارەوە لێکەوتەوە. بە پێی لێدوانی سەرچاوە ئەمنیەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئەمە گەورەترین هێرشی تیرۆریستی ئەنجام درابێت. تێکچوونی ڕەوشی ئەمنی لە بەغدای پایتەختی عێراق هۆکارەکەی لاوازی دەستگا ئەمنیەکان بێت یان بەهێزی تیرۆریستان دوجار ئەوە هاوڵاتیانی سڤیل و بێگوناهن باجەکەی دەدەن. لە کاردانەوەیەکدا بەرامبەر ڕەوشی خراپی ئەمنی وەزیری ناوخۆی عێراق دەستی لە کار کێشایەوە. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە کاربەدەستانی ئەمنی بە بیانووی کەمتەرخەمی دەستگیر کراوە. ئەم گۆڕانکاریانە چی لە بارودۆخەکە دەگۆڕێت؟ ئایا بەدەست لە کارکێشانەوەی بەرپرسێک و گۆڕانکاری لە پۆستەکان ڕەوشی ئەمنی جێگیر دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە بەغداوە ئەمیر ئەلساعدی شرۆڤەکاری بواری ئاسایش لەم بەرنامەیەدا لەگەڵمانە. بەڕێز ئەمیرە سعدی ئەم کاتت باش دەکرێت بە ئێمە بڵێیت بەڕای ئێوە هۆکاری تێکچوونی ڕەوشی ئەمنی لە بەغدا بۆ چێگەڕێتەوە لە ئێستا؟ ئێوارە باش بۆ ئێوە بینەرانی وەڕێز بەڵێ داڕوخانی ئەمنی نییە بەڵکو پێشلکاری هەیە کەوا تیرۆریستی ڕێکخراوی داعش تیرۆریستی ئەنجامی داوە کەوا توانیوتی لە قوڵایی دەرونی و کاریگەری خۆی بکات لە شاری فەلوجەدا کەوا بەیەکێک لە خڵاکانی داعشدا دەندرا لە تەواوی عێراقدا و ناوچەکەشدا کەوا بەشێک بوو بریتی بوو لە کۆگایەکی بەهێز بۆ ڕێکخراوی داعش بۆ دروستکردنی بۆم بوو هەروە ڕەوانەکردنی خۆکش بۆ ناوچەکانی دیکەی عێراقی ئازیز. بۆیە من پێم وایە ئەوەی کەوا وەزیر ناوخۆ ئەنجامیدا بریتی بوو لە ئازایی بەرامبەر ئەوەی کەوا بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەو نیە بەتەنیا وەکو کەسایەتی چونکە ئەو تەنەها ئەو بەتەنیا بەرپرسی ئەمنی بەغدا نیە بەڵکو ئەوەی بەرپرسیارەتی دەگەستە بریتە لە ئۆپەراسیۆنەکانی بەغدا هەر لە فەرمانەگەشتی هێزە چەکدارەکان و تاوەکو دوایین سەرباز لە خاڵەکانی پشکنیندا بۆیە دەست لە کەشانە وەزیری ناوخۆ بریتە لە گزارشکردن لە نێشتنی پشکێنەی سیاسی و هەروە هێنانە پێشەوەی کەسانی دیکەی کە خاوەن بە پیشەیی کار بکەن بۆ ئەوەی ئەم وەزارەتە ئاسیارانە بە شێوەیەکی پیشایانە بەڕێوە ببن. ئەمە خاڵێکی گرنگە لە هەرە خاڵە گرنگەکان کەوا ئێمە دەبێت کەوا فەشەلی ئەمنی یاخۆت لە ئەفسەران و ئەندامانی هێزە ناوخۆیەکان یاخۆت لە ئۆپراسیۆنی بەغدا نەبوونی ژێرخانێکی تۆند بۆ
ئۆپەراسیۆکان لە تەواوی عێراقدا یاخۆ لە شاری بەغدا ئەمە کەوا بە شێوەیەکی ڕێگەزەی سەرەکی نییە هەر لە مانگە دەستکردەکانەوە بە دابینکردنی هێز ئەمنیەکان تەنانەت لەگەڵ هاوبەشکردن لەگەڵ ئەمریکاشدا ئەنجامێکی ئەوتۆی نەبوو بۆ دابینکردنی کەلوپەلە پێویستەکان و هەروەها ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە جیهاندا بۆیە من پێم وایە کەوا پێویستە عێراقیەکان دەبی خۆیان لەگەڵ هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی تیرۆر ببنەوە ڕوبەری تیرۆری داعش بۆیە پێم وایە کەوا تەنانەت ئەو هێرشانەیش کەوا لە هەرێمیش ڕوویدا بە هەمان شێوە کەوا دەستگا ئەمنیەکانیش ڕوبەڕووی ببنەوە هەروەکو چۆن لە شارەکانی بەغدا و لە شارەکانی بەغداش ڕوویدا بۆیە پێویستە دەستگا ئەمنیەکان هەوڵێکی زیاتر بگرنە بەر بۆ ڕۆبۆڕبوونەوەی ئەوە بۆ ئەوی بتوانن زاڵ بن بەسەر ئەم جۆرە کردەوانە و هەروەها ڕەوشێکی ئارام و سەقانگیر بۆ هەوڵاتیان دابین بکەن بۆیە لەسەر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان پێویستە کەوا جارێکی دیکە پێداچوونەوە بە پرۆگرامی حکومی خۆی بکات و بە تایبەتی لە بواری ئەمنیدا لە ڕووی داڕشتنەوەی هەیکەلیەتی سوپا و هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی دامەزراوی ئەوان کاری خۆیان بکەن کەوا تاوەکو ئێستا ئەمریکا شکستی هێناوە لەم بوارەدا چونکە ئەو ڕێکەوتن استراتیژی لەنێوان عێراق و ئەمریکادا هەبووە تاوایان نەکردووە لە تاواکردنی سوپای عێراق تاوەکو ئێستا بۆیە ئێمە پێمان وایە کەوا ئەمریکا دەیانەوێت کەوا دەبێت مەشق و ڕاهێنانی زیاتر بە سوپای عێراق و ئەندامانی هێزە ئەمنیەکانی دیکە بکە بۆ ئەوی ڕوبەڕووی داعش ببینەوە باش پێ وایە ینی لە قسەکانەوە تێگەشتم کە داعش ئەمەی ئەیکات جۆرێکە لە کاردانەوە بەرامبەر بەو شکستەی کە ڕوبەڕوویان بوویەوە لە فەلوجە بەڵێ ئەمە یەکێکە لەو تەوەرانەی کەوا ڕێکخراوی داعش بۆ ئەم پەنا بۆ ئەم گورزە ببە بۆ ئەوەی هاوڵاتیانی مەدەنی بکاتە ئامانج بەڵام ئاسێکی دیکەش هەیە ئەویش بریتە لە گۆڕینی تەکتیک لەلایەن داعشەوە مش دوای ئەوەی کەوە لە بەرەکانی جەنگ تووشی شکست هات هەروەها ناوچەیەکی زۆری لێرزاوە بۆیە ئێستا داعش تاکتیکی خۆی دەگۆڕێت و پەنا بۆ ئەم جۆرە هێرشانە دەبات هەروەها پەنابردن بۆ هێرشی و زیادکردنی تەقینەوە و لای هاوڵاتیان نەک تەنها لە عێراق بەڵکو ناوچەکانی دیکەش ئەمڕۆ لە سعودیا لە چەند ناوچەیەکی دیکە لە کەنداو لە تورکیا کەوا چەند تەقینەوەیەک ڕووی داوە هەروەها لە چەند ناوچەیەکی دیکەش لە ڕابردوودا لە مەسەڕ لە سینا لە لیبیا هەروەها لە بەلجیکە و لە پاریس و ناوچەکانی دیکەش بۆیە ئەم بردومە ئەم هێرشانی داعش ناوەستێت لەوانەیە بگاتە ئاستێکی مەترسیدارتریش بۆ ئەوەی دروستکردنی ترس لەلایەن هاوڵاتیان و بەرپرسان شرۆڤەکانێکی ئەمنین یانیشەوەیەکی ئەمنین یعنی پێتان وایە بۆچی داعش لەو هەموو هێزە ئەمنیەت تێپەڕە بێت بۆچی شوێنە ئەمنیەکان ناکاتە ئامانج یەت تەقینەوەکە لە ناو هاوڵاتیان ناکات خەڵکی سڤیلە کاتە ئامانج بڵێ زۆر سپاس بە ئەم پرسیاران پرسیارێکی گرنگە وەکو ڕوونە کەوا لە گۆڕەپانەکانی جەنگدا کەوا ئەمانە دۆڕاون لە گۆڕەپانە ناتوانن کەوا ڕوبەڕووی سوپا و هێز ئەمنیەکان ببنەوە من دەمەوێت دیمەنێک بمێنمەوە لە گۆڕەپانی فەلوجە هیچ جۆرە جەنگیش بە شتەوە نەبینی کەوا لەوەکو شەڕی کۆڵان بە کۆڵان وەکو چۆن چاوەڕوان دەکرا لەلایەن فەرماندە سەربازەکان و لەوانە ئۆپراسیۆنی فەلوجە بەڵام ئێمە سلماندیان کەوا هاوکاری و داشکان بتوانن کەوا خەڵکی فەلوجە ئازاد بکەن هەروەها بینیمان کەوا پەنان برد بۆ چەندی ڕێگای خەندەق لێدان بۆ ئەوەی خۆشاردنەوەیان ئەمانە ناتوانن خۆیان هەروەکو چۆن وەزیری ناوخۆی عێراق ئەمڕۆ ئاماژەی پێکرد هەروەکو چۆن وەزیری ناوخۆی عێراق ئەو ئۆتۆمبیلێکەوە گوتی لە پارێزگای دیالەوە هاتوتە بەغدا
بۆیە ئەم تەقینەوەی لێ دروست بووە بۆیە ئەمەش لە ئەنجامی لاوازی نەبیاخۆ نەبوونی توانایی نەبوونی کەلوپەلی پێویست بۆ پشکنینە بۆ تەقینەوەکان کەەوە بتوانێت ئەم جۆرە ئۆتۆمبیلە نەپوچەڵ بکاتەوە و نەهێڵێتکەوە بچێتە ناو شارەکانەوە لەناو شاری بەغدا هەروەها نەبوونی کەلوپەلێکی دیکەش لەوانە فڕۆکەی بە فڕۆکەوان کە بتوانێت چاودێری ئاسمان بکات چاودێری شارەکە بکە لە ئاسمانەوە ئۆپراسیۆنی بەغدا چەند ڕۆژێک لەمەوبەرکەوە ڕایگەیان پێش چەند ڕۆژێک لەمەوبەرکەوە پلانی خۆی بۆ ڕۆژی جەژن ڕاگەیان بۆیە ئۆپراسیۆنی بەغدا شەقامی کەڕادەی داخست بە گوێرەی پلانەکە هەروەها بڕیار بوو کەوە لە چەند ناوچەیەکی دیکەش شەقامی فەڵەستین لە زەیونە لە مەنسوور هەموو ئەمانە داخرابوون بۆ ئەوەی کەوە بۆیە ڕێکخراوی داعش کەوا ویستی پێش ئەم پلانە بکەوێت و گیانی هاوڵاتیانی مەدەنی بکاتە ئامانج هەروەکو کردی هەروەها ئامانجەکە خۆی پێکە لە ناوچی کەڕادا زۆر باشە بەڕای تۆ پێوە پێویستە هێزە ئەمنیەکانی عێراق چی بکەن کە تا ئێستا نەیان کردووە یعنی وەکوە بینین ئێوە هەنێکێک ئەجێڕنەوە بۆ نەبوونی کەلوپەل و پێداویستی پشکنین بەڵام پێت وانە لە پاڵەوەشە ئەبێت ینی زانیاری هەواڵگری هەبێت پێش کەلوپەل و پشکنینی ئامێری پشکنین ئەمە خاڵێکی گرنگە ڕاستە لە هەمان کاتدا نەبوونی دەستگا ئەمنیەکانە نەبوونی زانیاری هەواڵگەری پێویستی بەوە هەیەکەوە ئەمە یامەتی هێزە ئەمنیەکان دەدەکەوە بتوانن کەوە زاڵ مەستە پیلانی تۆریستان یاخود بڵێن هەروەها ئاشکراکردنی وەکو نمونەیەک دێنمە بۆ بینەران یەکێک لە گەنجەکە عراقیەکان کە ئەندازیارێک بە ناوی مستەفا بە پێشکەشی بەڕێکخراوی کردووەکەوە هەموو ساڵێک پرۆژێک پێشکەش کردووە ئەویش بریتە لە ئامێری ئاشکراکردنی تەقینەوەکان هەروەها ئەزمونێکیش هەبووە لە ناوچەی بابی شەرقی کاتێک ئەمدا دەستگای توانیکەوە چەندین ئۆتۆمبیل ئاشکرا بکەکەوە موادی تەقامەنی یاخۆ موادی تەقینەوەی هەڵگرتە بوو لە ماوەی چەند چرکێکدا چەند دەستچرکەیەکدا بۆیە کاتێک ئەم ئەندازیارە ئەم داهێنانەی کرد بۆ دەستگا ئەمنیەکان وەلانرا بۆیە ئەم پرۆژە دارێککە وەلانرا بۆیە ئێمە پێمان وایەکەوە نەبوونی هەوکە لە نێوان دروستکارانی بڕیار و هەروەها ئەوانەی کەوا نەبوونی هەمانجی بۆیە دەبێتە هۆی زیانی زیاتر بەرامبەر بە هاوڵاتیان هەروەها دروستکردنی بڕیار کاریگەری زۆری دەبێت لەسەر دۆسیەی ئەمنی نەک تەنها بوونی دەسەڵات هەروەها بوونی پەرچەکردان لە نێوان دەستگا ئەمنیەکاندا حوت دەستگای ئەمنی جۆرێک پچران هەیە لە نێو دەستگا ئەمنیەکانی شاری بەغدا هەروەکو بۆ نمونە لە نێو شاری بەغدا کەوا بۆتە ئۆپراسیۆنەکانی بەغدا هاوها دامرزگەکانی دیکەش لە هەمان کاتدا وەزارەتی ناوخۆ هەمووان تۆمەت دەخەنە پاڵێکتری بۆیە جۆرێک لە هەمانجی لەنەوە ئەم دام و دەستگانەدا نییە بۆ ئەوەی بتوانێت بەسەر پیلانەکاندا زاڵ بن بۆیە دەبێت وێنەیەشی باش دروست بکرێت بۆ ئەوەی کەوا گیانی عراقیەکان پارێزراو بێت هەروەها دەبێت هەمووان تۆمەت دەخەنە پاڵ ئەوانی دیکە بۆیە دەبێت بڕیاری ئەمنی بڕیارێکی دروست و تۆکمە بێت نابێت کە تۆمەتەکان بخەنە پاڵێکتری هەروەها دەبێت پشت بە هەواڵگیری سەربازی ببەستێت هەروەکو چۆن لە کەڕادا ڕوویدا کاتێک کەواییک لە ئەندامانی هێزە ئەمنیەکان لە پارێزگای بەغداد ڕایگەاند بووکەوە تەقینەوەی هەیە لە کەڕادا بەڵام بەداخەوە هیچ ناتوانیکەوە بەم شێوەیە ڕوبڕووی ئەم تەقینەوەی ببنەوە باش ینی ئەمە لە کاتی دوای تەقینەوەکە بینیمان سەرک وەزیرانی عێراق بەڕێز عەبادی سەردانی شوێنی تەقینەوەکەی کرد بەڵام خەڵک کاردانەوەیەکیان هەبوو بەرامبەری کە وەکو بینیمان بەردیان تێگرت و شتومەکیان تێگرت و شوێنی تەقینەوەکەی بەجێهێشت
لە دوای ئەمە چاوەڕوانەکرا کە عەبادی کارێکی ئەوتۆ بکات کە لە ڕووی ئەمنیەوە یعنی هەنگاوێکی عملی بێت بۆ کەمکردنەوەی ئەم دیاردانەیان ئەم کارە تیرۆرەسیانە بەڵام ئەم ئێوارەی ئەمە بینیمان عەبادی چووە خوێنە بەخشێت لە بنکەکانی تەندروستی بۆ برینارانی تەقینەوەکە بەخشینی خوێن کاری ئەوە یان تون و تۆڵکردن و تۆکمەکردنی بابەتی ئەمنی و هێزە ئەمنیەکان و لایەنی ئەمنی وڵات. بەڵێ بێگومان بەڕێز عەبادی وەکو فەرمانە گشتی دەسەکدارەکان هەروەها سەرۆک وەزیران هەروەکو ئەم کارەی کردووە سەردانی ناوچە وێرانەکان دەکات هەروەکو چۆن پێشتریش سەردانی سەدری کرد و هەروەها بەغدادی نوێی کرد هەروەکو چۆن ڕوبەرووی ئەم تەقینانە بوونەوە هەروەها لە دیالە و لە پارێزگای ئەمباریش بە هەمان شە هەموو ئەو ناوچانشکەوە ڕزگارکردن بەڵام ئەو تووڕێیکەوە خەڵک نیشانیدا لە نای دەستگا لای هەوڵاتی عراقی پەرچەکردار بوو لەلایەن عەبادیەوە دژ بە عەبادیکەوە خەڵک چونکە خەڵک پێی وایە عەبادی بەرپرسیارەتە لەم ئێش و ئازارەیەکەوە لە بەرامبەر دووساری بنە بۆیە ئەمە پایاک بوو نەک تەنها بۆ عەبادی بەڵکو بۆ هەموو ئەوانەی بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان کەوا بەهۆی گەندەڵیەوە هەروەها بۆ ئیدارەدانی هەروەها ڕێکەوتنی سیاسی کەوا تا ئێستا ناتوانین لەسەر پرۆژەیەکی هاوبەشت ڕێک بکەونن هەروەها ئەمە بۆتە هۆی پەخستنی دامەزراوەکانی دەوڵەت هەروەکو چۆن بەڕێز عەبادی بەڵێنیدا بە بەرامبەربوونەوەی بەندەڵی بۆیە ئەو خوێنی بەخشی بۆ ئەوەی کەوا ئەو پامێکە بۆی کەوا ئەو تاکێکە لە عراقیەکان و ڕۆڵەی کە ڕادێ و جیاواز نییە و بۆیە وەکو بەرگری لە گەل و بەرگری لە کەسوکاری قوربانیان بەڵام ئەمە بەڕاستی هەڵوێستێکی دواکەوتوو دەبێت هەڵوێستێکی جدیانەتر هەروەها تونتر بگرێتە بەر لە بەرامبەر فەشەلی دەستگا ئەمنیەکان. بەڵێ بەڕای ئێوە خەڵک چۆن دڵنیا بێت کە هەر کاتێتە بازار یا شوێنە گشتیەکان ڕوبەڕووی ئەو جۆرانە لە هێرش و ینی تەقینەوە و خەڵکی خۆکوژ نابێتەوە ئەمە چۆن ینی خەڵک ئەم دڵنیایی دەسەکەوێت یان ئەم دڵنیایی ئەبێ لە چیەوە دەسیکەوێت بە شێوازێک. بەڵێ بێگومان ئەمە پرسێکی قورسە من دەمەوێت بەوە ببینەوەکەوە دۆخێکی دەرونی خەڵکی کە ڕادە و تەواوی پارێزگای بەغدا تۆزێک ڕووخاوە هەروەها تا ئێستا خەڵک هاوار دەکات داوای ئەمن دەکات هەروەها داوای ئاسایش دەکات و تۆڕە کۆمەڵایەتەکان پڕ بوون لە تویتەر و لە فەیسبوک کەوا ئەوان داوا دەکەن کەوا بەغداد سەقامگیرە بەرپەرسی ئەم دۆخەدەرەوە هەروەها ئەوان دەڵێن هاوکاری حکوومەت و دەستگا ئەمنیەکان دەکات وەکو چۆن بەڕێز عەبادی داوای کردووە هەمانجی هەبێت هەروەکو چۆن هەروەها ئەم دەبێت ئەم دەستگا ئەو کەلوپەلانەی کەەوە شکستن هێناوە لە پشکنی تەقینەکان جارێککە لا ببرێن ئەمانە سوودیان نەبووە لە بازگەکاندا هەروەها دەبێت دەستگای سۆناری پێشکەوتوو بهێنرێت بۆ پشکنین کەوا دەستگایەکی پێشکەوتووە لە تەواوی فڕۆکەخانەکانی لە ئەمریکا و بەکاردەهێنرێن لە ئەڵمانیا و لە ئەمریکا بەڵام دەبینین تا ئێستا لە عێراق یاخوو بەکار نەهاتووە بەهۆی بوونی زۆرێک لە هەڵەی هونەری بۆیە وەزیری ناوخۆ کەوا دەبی بینێت بۆ شەقامەکانی عێراق و ڕێکەوتن بکە لەگەڵ لانەکان کە بۆ ئەوەی کەوا لە کۆکەکانی وەزارەتی ناوخۆ دەریان بهێنێت هەروەها دەبێت دەستگا ئەمنیەکانیش ئەو هەڵانە وەلا بخەنکەوە ڕابردوو کریانە هەروەها زیادکردنی ژمارەی هێزە ئەمنیەکان و بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە ئەمنیەکە ئەمە خاڵێکی گرنگە هەروەها بەشداریکردنی کۆمەڵگەی عێراقی بۆ دامینکردنی ئەمن و ئاسایش لە تەواوی ناوچەکاندا بە بەشداری هەموو لایەنەکاندا. بەڵێ بەڕێز ئەمیرە سەعادی شرۆڤەکاری بواری ئاسایش
زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە بەغداوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ بەڕێزان بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژ کاریدار بەخواتان ئەسپێرین.